لە شەودا ناخەوێت پەیوەندی ڕێکخراوەکەی لەگەڵ جۆرجینا نهێنی گەنجی هەمیشە یەکەی کریستیانۆ ڕۆناڵدۆ. دڵنیام هەندێکتان تووشی شۆک بوون کاتێک گوتمان ڕۆناڵدۆ ناخەوێت لە شەواندا. لە یەکەم تێڕوانینماندا زۆرێک لە ئێمە وا بیرمان کردەوە کە ئەم شتە تەندروست نییە و ناتەبایە لەگەڵ ئەو سیستەمەی ژیانی ڕۆناڵدۆ کە پەیڕەوی دەکات. بەڵام شتەکە بە تەواوی ڕاستە و ڕۆناڵدۆ ماوەیەکی زۆرە چیتر ناخەوێت لە شەواندا، بەڵکو خۆی لە خەوتن بۆ ماوەی 8 کات ژمێری بەردەوام دوور دەخاتەوە. ئەی ڕوونکردنەوەی ئەمە چییە؟ چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ 2013 بۆ ئەو کاتەی پسپۆڕێکی خەوتن سەردانیانەی ڕیاڵ مەدریدی کرد و چاودێری خەوتنی یاریزانەکانی ئەو کاتەی یانەکەی کرد. پسپۆڕەکە بە تایبەتی ئامۆژگاری ڕۆناڵدۆی کرد بە گۆڕینی خۆی خەوتنی بەوەی خۆی بە دوور بگرێت لە خەوتنی 8 کات ژمێری بەردەوام، بەڵکو ڕۆژانە خەوتنی بکات بە 5 بەشەوە ماوەی هەر بەشێکیان 9 خولەک بێت. بەڵام بۆ 9 خولەکی تەواو ئێستا خەیاڵمان بۆ 9 خولەکی تۆپی پێدەچێت، بەڵام بە دڵنیاییەوە ئەوە نییە، بەڵکو پەیوەندی بە دەورانی خەوە هەیە لە مرۆڤدا کە ڕێک 9 خولەک دەخایەنێت. دابەشکردنی خەوی ڕۆژانەش بەسەر 5 بەشدا بە پێی چەندین لێکۆڵینەوە وا لە جەستە دەکات بە باشترین شێوە وزەکەی بۆ بگەڕێتەوە. هاوکات پلەی سەرنجی کەسەکە بەرز دەکاتەوە وا لە جەستە دەکات بە خێراتر و باشتر چەوری بسووتێنێت، کە ئەمەش ئەوەی ڕۆناڵدۆ زۆر پشتی پێدەبەستێت بۆ پارێزگاریکردن لە توانای جەستەیی و مسۆگەرکردنی بەردەوام بوونی لە یاریگاکان بۆ ماوەیەکی زیاتر. ئەنجامەکەشی لە بەردەمی هەموماندایە، ئەوە تا ڕۆناڵدۆ لە 36 ساڵیدا هێشتا ژمارە پێوانەیەکان یەک لە دوای یەک دەشکێنێت. نەخەوتنی شەوانەی ڕۆناڵدۆ تاکە خۆی ڕۆناڵدۆ نییە، بەڵکو بە نیو کات ژمێر پێش خەوتن خۆی لە هەموو ڕووناکیەکی ناسروشتی دەپارێزێت. ئەمەش یارمەتی دەدات لە بەرزکردنەوەی کوالێتی خەوتنەکەی. بەڵام خاڵێک کە زۆر بەمان شۆک دەکات هەڵسوکەوتی ڕۆناڵدۆیە لەگەڵ جۆرجینای خۆشەویستی کە شەوانی یاریەکان لەسەر سیسەمی خەوتنەکەی دەری دەکات بۆ ئەوەی لە بەرزترین ئاستی سەرنجیدا بمێنێتەوە، بە تایبەت کە ئەو لە نێوان خەوتنە بەشبەشەکانیدا وەرزش دەکات. ئەمە ژوا دەکات دووری بخاتەوە لە هەموو کاریگەریە دەرەکیەکان. ئایا ئەمە خۆشەویستەکەی بێزار دەکات؟ بە پێی تێڕوانینی ڕۆناڵدۆ بە هیچ شێوەیەک بێزاری ناکات، بەڵکو ڕۆڵی لە ژیانی ڕۆناڵدۆدا پاڵپشتی و یارمەتیدانیەتی لە بەدەزێنانی باشترین دەستکەوتە وەرزشیەکان. ئەم قوربانی دانانەش کە جۆرجینا هەمیشە پێی هەڵدەستێت لە پێناوی یارمەتیدانی ڕۆناڵدۆی بۆ بەردەوامبوون لە گەشەکردن و دەرکەوتنی بە باشترین شێوە بە گشتی بێگوێدانە خەوتنەکان کە ڕۆناڵدۆ پەیڕەویان دەکات. وا دەرناکەوێت هیچ کەسێک لە ئێمە سکاڵای لەسەر شتێکە بێت کە کریستیانۆ دیاریکردنێکی نمونەییە بۆ وەرزشکاران لەم سەردەمە نوێیەدا. هەموو وردەکاریە گرنگەکان لە لای ئەو هەموو ئەو شتانی ئاستی بەرز دەکەن و پارێزگاری لە توانای جەستەی یەکەی دەکەن پێشوازیان لێ دەکات بێگوێدانە ئەو قوربانی دانانەی بەرۆکی دەگرن.